لە شاری هەولێر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بۆ ڕاهێنەرانی هەڵبژاردەکانی کۆمەڵی دووەمی پاڵەوانێتی ڕۆژئاوای ئاسیا ساز کرا و باسییان لە ئامادەکاری هەڵبژاردەکانیان و پاڵەوانتێکەکەش کرد. ئامادەکاریەکانی هەڵبژاردەی سعودیه جیاوازە. یەکێتی تۆپی سعودیه ئامانجی زۆری هەیە. ئامادەکاری بۆ پاڵەوانتیەکانی داهاتوو وەکو پاڵەوانتی جامی ئاسیا و جامی جیهانی دەمانەوێت چەند یاریزانێکی باش لە ڕێگەی ئەم پاڵەوانتیە بدۆزینەوە. نتمنى ان شاء الله التوفيق للمنتخبات المشاركه. ئێمە ئامادەکاریەکی باشمان کردووە. کەمپی مەشقمان لە تورکیا ئەنجامدا. ئێستا یاریزانەکانم بە باشی ئامادەم بۆ پاڵەوانتیەکە. ئینشاءڵڵا لە ئاست بەرپرسیارەتی و ئاست بەرزی خۆیان دەبن. ئەم پاڵەوانتیە لە ڕێچکەی ئامادەکاریەکانمانە بۆ پاڵەوانتی جامی جیهانی لە مانجی داهاتوو. تیپەکەم لە کەمپێکی مەشق گەڕاوەتەوە لە وڵاتی پورتوگال بۆ ماوەی 20 ڕۆژ. بۆیە ئەم پاڵەوانتیە بەهێز دەبێت لە ڕووی ئامادەکاری تیپەکەم، چونکە یاریەکان نێودەوڵەتی و فەرمین جیاوازە لە یاریە ئەزموونیەکان. Great moment to prepare what is coming in September. First of all, thank you everybody for a really warm welcome in Erbil. لە هەولێر پێشوازێکی گەرممان لێکرا. هەموو شتێک لێرە باش و ڕێک و پێکە. 3 ساڵی ڕابردوو بەشداری هیچ یاریەکی فەرمی نەکردووە کوێت. ئەمە خراپ بەسەر تیپەکەم شکاوەتەوە. یاریزانەکانم ڕکابەری گەورەیان نەدیوە، بەڵام لەوەش ناترسم ئەزموونی یەکەممان خراپ بێت، چونکە ئێمە یاری دەکەین. ئێستا یاری بەهێز ئەنجام دەدەین. دوای دابڕانێکی ماوە درێژ. تیپێکی باشم بەرهەمهێناوە. دەمەوێت لە ڕێگەی ئەم پاڵەوانتیەوە تیپێکی باش دروستکەم بۆ داهاتوو. We use this tournament as a part of the preparation. Yes, we did have a camp in London. We just came back from.